الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على محمد وعلى آله وأصحابه أجمعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. لا وليس كانوا يرمى والسعادة خوازي بخير باتوا شتيشي باسكر لفضل بلوباي بدسيناني علمي شرعي ومن دموي ئەو بابەتێ ئەو تەواو بکەم لەم کاتە کورتیا بە ئیزنی خوای گەورە میهرەبان. دیارە شکۆی عیلم لەوە دەست پێکا کە ئەمە تاکە میراتی پێغەمبەرانە، وەکوو پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسسەلام فەرموویەتی فإن الأنبياء لم يورثوا دينارا ولا درهما وإنما ورثوا العلم فمن أخذه أخذ بحظ وافر. كابو دەستگردن بە عیلمی شەرعیەوە و ئینسان دەستی بۆ میراتی پێغەمبەران بردووە و بە ئیزنی خوای گەورە و میهرەبان میراتی پێغەمبەران مای بەختەوەری مرۆڤە لە دنیا و قیامەتە. و ئەم پێشبڕکێ بە ئیزنی خوای گەورە و میهرەبان من ئازانم لای زۆربەی ئەوانەی کەوا بەشداریان کردووە لەم پێشبڕکێیە سەرنجامەکەی بەوا بێ کەوا حوب و خۆشەویستی طلبی علمی شەرعی لای زۆربەیان دروست کرد بێ. بەڵام ئەم عیلمە شەرعیە زانایان یاسایان بۆ داناوە بۆ ئەوەی کەوا چۆن بچیتە نایەوە و بۆ ئەوەی کەوا سوودمەند بن لە عیلمی شەرعی هەموو ئەوانی کە بەشداریان کردووە یا ئەوانی کەوا گوێیان لە دەنگمانە و دەمانبینن پێویستە بە یاساکانی خۆیان تێپەڕێنن، بە پلە و پایەکانی خۆیان بڕۆن. ئیمامی شافعی لە بەیتە شعرێکە زۆر بە جوانی ئەم شەشدانەیە باسەکە. أفرمي أخي لن تنال العلم إلا بستة سأنبيك عن تفصيلها ببياني ذكاء وحرص واجتهاد وبلغة وصحبة أستاذ وطول زمان. أفرمي أي قتابي أقرت فيري علمي شرعي بي دبي بيشكيكاني علمي شرعي تدا بدي بكري سرتا باسي ذكاءك زيركي ولهاتوي زوو لە شتەکان حاڵی بێ، بزانێت چۆن دەست پێەکە، بە عیلمە سەرەتایەکان دەست پێ بکە پێش گەورەکان، چونکە وتراوە غذاء الكبار سم الصغار. طالبی عیلم دەبێت لە سەرەتەکانەوە بچێتە ناو عیلمەوە، چونکە خواردنی گەورەکان ژەهری کچەکانە. منداڵێکی ساوە ئەگەر بێت و گۆشتی بێتێ ڕەنگە بیکوژێ و لە ناوی بەرێ کە خواردنی گەورەیە. بۆیە دەبێت ئینسان زیرەکان بچێتە ناو عیلمەوە بزانێت لە کۆ دەست پێکا و چۆن حاڵیە بێ. بۆیە ئەم عیلمە شەرعیە دەستی کەسێک نادا حاشا حوزور کە جێل و بێئاگا بێ، کە تێنەگا با بچێ بە شتێکی ترەوە خۆی مەشغوڵ بکە، لە ڕێگەیەکی ترە و لە دەرگایەکی ترەوە خزمەت بە دینی خوای گەورە میهرەبان بکە. حرص ئینسان دەبێت سوور بێ لەسەری، نەک فترەیەک بێ و دوای سارد بێتەوە. ئەم مودەیەتی دابوو دوای وازی هێنا، نە دەبێت سوور بێ لەسەری وە بەردەوام بێ وە گەرم بێ بەدەستهێنانی عیلمی شەرعی. دەبێت سەرما و گەرمای بێ، دەبێت برسی بێ، دەبێت سەفەری بۆ بکە، دەبێت فەقیری ببینێ، دەبێت ناڕەحەت بێ، دەبێت شەو نخونی بکە، حرسی دەبێت، سووری دەبێت. و پاشان دەفەرمێ وەجتیهاد دەبێت هەوڵی هەبێ بڕوات. طەلەبی عیلمی شەرعی نایەتە ماڵەکەوە بۆ تەموو جارێک. وخوای گەورە میهرەبان بەڵێنی داوە فەرموویەتی والذین جاهدوا فینا لنهدینهم سبلنا. ئەوانەی کە هەوڵ و تێکۆشان دەدەن بۆەوەی کە لە ئێمە نزیک بنەوە خوای گەورە میهرەبان هاوکاریان دەبێ و یارمەتیان دەدبێ. بۆیە هەر کەسێک بە ئیخلاص و دڵسۆزیەوە هەوڵی ئەوەی بێتەوە عیلمی شەرعی فێر بێ خوای گەورە زۆر کاری بۆ ئاسان دەکا و زۆر دەرگای خێری بۆ دەکاتەوە. وبلغەتون و هەروەها دەبێ ئینسانی ئیماندارێکەوە دەوێت طەلەبی عیلمی شەرعی بکە، شتێک لە نەفەقە هەبێت تا بژێوی ژیانی بۆ دەسەبەر بکە تا چاوی لە دەستی ئەموو ئەو نەبێ، دەستە منوپان دەکاتەوە. بۆیە لێرەوە ئاڵێم حەقە ئەوانەی کەوا خوای گەورە و میهرەبان سەرۆت و سامانی دنیایی پێداون چاوپۆشی نەکەن لە یارمەتیدانی ئەوانەی کەوا خۆیان یەکلای کردوتەوە بۆ عیلمی شەرعی. پیاوێکە خوای گەورە و میهرەبان لە دنیا پێیداوە ناتوانێت طەلەبی عیلم بکە، لەو ڕێگەوە خزمەت بە دینی خوای گەورە و میهرەبان بکە، بەڵام دەزانێت لە چەند شوێنێکا فەقێ هەن دەرس دەخوێنن،
خۆیان یەکلایی کردوێتەوە بۆ تەڵەبی علم با لێوە خزمەت بە دینی خوای گەورە و میهرەبان بکە لێوە ئەجر و پاداشتی ئەوان بۆ خۆی بێنێ کە بۆ خۆی لە ماڵی خۆشیان دانیشتووە کە بەڕاستی ئەڵێم یعنی لەو ڕووەوە لەم دەکایەوە زۆرێک لە دەوڵەمەندەکان و سەرمایەدارەکان زۆر کەم تەرخە من لە هاوکاریکردنی ئەوانەی کەوا خۆیان یەکلایی کردوێتەوە بۆ علمی شەرعی پاشان دەفەرمێ ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ وصحبة أستاذ دەبێ مامۆستایەکە بێ دەرست پێ بڵێ نابێ ئینسان لە ئەنتەرنێت و فێری علمی شەرعی بێ نابێ لە کتێبێ و فێری علمی شەرعی بێ من كان شيخه كتابه كثر خطأه وقل صوابه چونکە ئەو مامۆستایە کاتێ لای دەرس دەخوێنی سێ فائیدەکەی یەکەمیان تەمەنی علمت بۆ کەمەکاتەوە ئەو بابەتەی کە دەتەوێت بۆ خۆت لێ حاڵی بی و لە ڕێگەی کتێبەکانەوە ڕەنگە چەند مانگ پێوەی خەریک بی بەڵام چیتە لای مامۆستای بە 1 سەعات هەموو شتەکانت بۆ حاڵی دەکات بۆت ڕوون دەکاتەوە وردی دەکاتەوە بۆ شتەکان بە جوانی حاڵی دەکات کابوت تەمەنی علمت بۆ کەمەکاتەوە دووهەم واد لێ کاکەوە بە جوانی و بە باشی وەکو ئەوەی کەوا پێویستە ئەوە حاڵی بی لە دەقە شەرعیەکانە لە ئاتەکانە لە فەرمودەکانە بە هەڵە حاڵی نەبیت ئەو مامۆستای فێرت دەکا و خاڵی سێهەم و فائیدەی سێهەمەوەی فێری ئادەب دەبی فێری ئەخلاق و ئادابی جوان دەبی لەو مامۆستایەوە کاتێ لە بەردەستیە تەڵەبی علمی شەرعی دەکەی ئەو کات فێرت دەکا کە چۆن خۆڕاگر بی فێری ڕێزت دەکا فێری خوڕۆشتی زۆر بەرز و جوانت دەکا و لە کۆتاییە ئیمامی شافعی دەفەرمێ وەطول و زەمانی وعلمی شەرعی پێویستی بە مودە و کاتێکی زۆرە تەمەنێکی زۆرە ئینسان بە 52 ڕۆژێک بە 7 مانگێک ناتوانێت چونکە دین بنی زۆر قوڵە وەکو هەندێک لە زانایان فەرمویانە لا قعر لها یعنی ژێری نییە بنی نییە بۆیە ئینسان چەنە تەمەنی ئەوەندەی کەش بکاتە سەری ناگا بەو سەری بۆیە پێویستت بەوە هەیە مدەیەکی زۆر لە ناوم عیلمەیە ئەزمونێکی باش پێیا بکەیت وخۆت متمەکین بکەیت ئەو کاتە لە ناو عیلمی خوای گەورە و میهرەبانە قسە بکەیت و لە سەرەتای تەڵەبی عیلمەوە ئینسان فتوانەدا و پەلە نەکا لە شت نووسینە و شت بڵاوکردنەوە و فتوادان و تەسویرکردنی وتارەکانی و بڵاوکردنەوەیە چونکە زۆرێک لە زانایان هەبوون وەکو ابن حەجەری عەسقەلانی ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ لە هەندێک لە مصەنەفات و کتێبەکانم پەشیمانم چونکە لە سەرەتای کارەکەمەوە نووسیومە هەندێکم و کوڕی تێدا هەیە وەروە ئیمامی ذەهەبی کاتێکەوە تحقیقی مستەدرەکی ئیمامی حاکمی کردووە دەفەرمێ چونکە لە سەرەتایەوە فەرمووی ئەمەش پێویستی بەوەیەکەوە وردبینی زیاتری بۆ بکرێ و بەدواچوونی زیاتر بۆ ئەم کتابە بکرێ ئەوش دەڵێت لەسەرەوەی کەوا وەکو پێویست حەقی خۆی پێ نەداوە چونکە لە سەرەتاوە دەستی بەم کارەوە داوە جا بۆیە ئەم بڕگانە ئەم یاسایانە پێویستە هەموو تاڵبی عیلم جێبەجێ بکە بۆ ئەوەی کەوا بە شێوەیەکی ڕاست و دروست بگا بە عیلمی شەرعی ئەو عیلمەی کە ئینسان لە خوای گەورە نزیک دەکاتەوە ئەو عیلمەی کەوا ئینسان دەرگایەک لە دەرگاکانی بەهەشتی بۆ دەکاتەوە و دەبێتە مای خێر و بەرەکەت بۆی بۆ دنیا و قیامەت و بۆ هەر چواردەوری و خوای گەورە و میهرەبان هەمومان وا لێ بکاکەوە بەردەوام بین لەسەر تەڵەبی عیلمی شەرعی و هەموو مسلمانێک وا لێ بکاکەوە عیلمی شەرعی لا خۆشەویست و شیرین بێ والحمد لله رب العالمين وجزاكم الله خيرا وبداوال يبرنوا لقل وما مستانا چوكوان زور لپیشترن لوي كوا من لپیش وانا قصبكم وجزاكم